هاوڵاتیانی سلێمانی بە گۆڕانکاری بە پەلەو نەناکەودا لە تابلۆی نرخی بەنزیخانەکان بە ئاگا هاتنەوە. کاتێک نرخی هەر لیترێک بەنزین بە هەموو جۆرەکانیەوە 200 دینار زیادی کرد. لە وەڵامی ئەم بڕیارەدا عومەر عەبدوڵڵا ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان سکاڵای یاسایی لە داواکاری گشتی سلێمانی تۆمار کرد. ناوبراو ئاماژە بەوە دەکات کە دیاریکردنی نرخەکان لە هەولێر پارتی و کار و لاناز دیاری دەکات، لە سلێمانیش ئیدارەی گشتی یەکێتی. ئەمە بابەتێکە پەیوەندی بە قۆرەخکاری لە سەتی بەنزین و سوتەمەنیەوەیە لە کوردستان. ئەوەی لە هەولێر و دوهۆک نرخ دیاریەکە پارتی و کۆمپانیاکان و پاڵاوگەکانیەتی، ئەوەی لە سلێمانی نرخ دیاریەکە ئیدارەی گشتی یەکێتی و پاڵاوگەکان و کۆمپانیاکانیەتی. و ئەمە ستەمە لە خەڵکی کوردستان. بەڕێزان، ئەم شەو خەڵکی سلێمانی خەوت بوو سعات 12 شەو لە گروپی وەتسابی بەنزینخانەکان لەسەریان فەرز کرا کە بەنزین لیترێک محەسەن 1350 دینارەوە بکرێتە 1550 دینار، واتە 200 دینار لە یەک لەحزە 200 دینار بخەیتە سەر لیترێ بەنزین. ئەمە جەریمەیە، ئەمە تاوانە. لێرە من داوام کردووە دادگا بێت محاسبەی ئەو کەسانە بکە، ڕایانگرێ لە دیفاع لە مافی گشتی بکە، چۆنی بە چ پێوەرێک بە چ یاسایەک بەلە یەک لەحزە لە 12 شەوە بە یەک لەحزە هەرچی بەنزینخانەیە لیترێ بەنزین 200 دینار لەسەر هاوڵاتیان گرانەکە. طبعاً ئەی باشە لێرە پرسیارەکە ئەوەیە چاودێری بازرگانی لەکوێیە، بەڕێوەبەرایەتی نەوت و کانزەکانی سلێمانی لەکوێیە و بەشی ئابووری لە ئاسایشی سلێمانی لەکوێیە، دەستگاکانی تر لەکوێن بەرگری لە مافی گشتی بکەن. پەیام لەسەر گرانکردنی نرخی بەنزین لە سلێمانی پرسیاری لە بەڕێوەبەری نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت کرد. ئەویش بەم جۆرە وەڵامی دایەوە. ئەگەر بووین بە کۆمسیۆنی بە دواداچوونی بەنزین بەسەرچاوە بەنزین تەرکە بابێ مەسەر لافاوەکە ئاو لافە. لە کاتێکدا سکاڵای یاسایی تۆمارکرا و ناڕەزاتی شەقام بەردەوامە، هاوڵاتیان چاوەڕوانی هەڵوێستی فەرمی لایەنە چاودێرەکانن بۆ ڕوونکردنەوەی هۆکاری ئەم بەرزبوونەوەیە و کۆنتڕۆڵکردنی بازاڕی سوتەمەنی، چونکە تا ئێستا هیچ پاساوێکی یاسایی بۆ گرانکردنی بەنزین لە ئارادا نییە. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.